خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. وەک لای هەمووتان ڕوونە ئێستا پرۆژە یاسایی بودجێ عێراق بۆ بە یاسا و پشتی هەرێمی کوردستانیش بەپێی ڕێکەوتنیەکی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی جێگیر کراوە. لە ئێستادا هاوڵاتیان چاویان لە وردەکاری و دیاریکردنی ڕێڕەوی ئابووری هەرێمی کوردستانە لە ئەم ساڵدا. کۆمەڵێک پرسیار لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە لە ئێستادا کە سەدا 21 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەبڕێت. ئایا ئەم ڕێکەوتنە ئەمە ئەژێڕێتەوە بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ دۆخی دارایی هەرێمی کوردستان و ژیان و ژیاری خەڵک بەرەو کوێ؟ ئایا هەرێمی کوردستان ئەتوانێت پابند بێت بەو ڕێکەوتن نامەوە و بتوانێت لە خێروبێری هەرێمی کوردستان بەکاری بێنێت؟ ئایا ئەو چاکسازیەی کە بڕیارە لە مەلەفی نەوت و خاڵەسنووریەکان بکرێت هەنگاوی بۆندراوە و کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ هەموو پرسیارانەی لای تۆی بینەر هەیە دەربارەی دارایی و ئابووری هەرێمی کوردستان و تەنانەت ژیانی ئێوە و تەنانەت و پرسیارانی لەسەر پرسی دامەزراندنی گرێبەستەکان و یەکەمەکان وەروەها خەڵکی تریش هەیە. هەموو پرسیارانە ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز ڕێباز حەملان، یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کا بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک ڕێباز سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. سەرەتامەوێ بۆ دەست پێ بکەین کە ئەم ڕێکەوتنەوە ئەو ڕێکەوتنەی کە لە ناو یاسای بودجەی عێراقیدا هەیە تا چەند کاریگەریە بێ لەسەر دارایی هەرێمی کوردستان؟ ئێوارەی جەنابەت و بینەرانی بەڕێز باش، زۆر سپاس بۆ جەنابتان. لە ڕاستیە ئەمە دەرگایەکی گەورەیە کە بەڕووی هەرێمی کوردستانە کرایەوە لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی گەشتەسەندن لە بواری ئابووری و تێپەڕاندنی ئەو دۆخەنا هەموارانەی کە لە چەندین ساڵی ڕابردوو ڕوبەڕووی هاونیشتیمانیان و موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان بۆتەوە. ئەوە بەڕاستی ئەمە دەستکەوتێکی گرنگە بۆ هەموو گەلی عێراق لە نێوانیشانە گەلی کوردستان و هەرێمی کوردستان. دوای مناقەشەیەکی زۆر، دوای مفاوەزاتێکی دوور و درێژ لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە ساڵی 2019ەوە هەتا ئێستا و دوو حکوومەتی عێراقی شتیایە گۆڕا، اینجا گەیشتینە ئەو نەتیجەی کە ئەمڕۆ بودجەی عێراق پەسەند کرا و لە مادەی 11ش ئەو بەشی کە پەیوەندیدارە بە هەرێمی کوردستانەوە. طبعاً دوای ئەوەی کە هەوڵێکی زۆر هەبوو کە کیانی هەرێمی کوردستان بچوو کرێتەوە یاخود لەو هەیمەنەی کە هەیەی کەم بکرێتەوە یاخود بەشێکی گەورەی ئەو بە ئەو پرۆژە استراتیجانی کە بەدەست هەرێمی کوردستانەوەی لە دامەزراوە نەوتیەکان، لە سەر حدودەکان، لە دەواازەکان هەمووانە ئایانویست بچوو کرێتەوە یاخود بچێتەوە ژێر دەستی حکوومەتی عێراقی. بەڵام دوای مفاوەزاتێکی زۆر بە هەوڵی هەموو لایەک توانرا ئەوە تەسبیت کرێت کە ئەمەی ئێستا بۆ هەرێمی کوردستان هەیە لە مادەی 11 لە بەرژەوەندی هاونیشتیمانیان و هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بێ. بەڵێ کاک ڕێباز، کەواتە ئەم بەڕێستا وتت کە هەوڵی زۆرا و زۆر هەبوو بۆ چووکردنەوەی قواری هەرێمی کوردستان و زۆر جار باز لەوە کرا لەلایەن پەرلەمانتارەکانی کورد لە بەغدا کە ینی نیەتێکی خراپ هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان. دوجار ڕۆڵی شاندی دانوسانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی بەڕێز قوبات تاڵبان جێگری سەرۆکی حکوومەت و ڕۆڵی هێز و لایەنە سیاسەکان لە یەک ریزیبوون و لە پاڵپشتیکردنی ئەم پرۆژە یاسایە کە ئێستا بەم شێوە بۆتە مای خۆشحاڵی هەموو هێز و لایەنە سیاسەکان چی بووە؟ لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی دروستبوونیەوە یاعی کابینەی نۆ لە چەند ڕۆژێک دوای سوێند خواردنی لە ساڵی 2019 بە سەرۆکایەتی بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و هەروە ئەندامانی وەفدەکە کە بەڕێز جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و تەواوی ئەندامانی وەفدەکە چوونە بەغدا بۆ ئەوەی کە لەو کاتەوە نیەتی هەرێمی کوردستان، نیەتی حکوومەتی نوێی هەرێمی کوردستانەوە بووە کە لەگەڵ بەغدا ڕێکەون. ئێمە هەرێمێکین سەر بە بەغداین و هیچ پلانێکی کەمان نییە غیری ئەوەی لەگەڵ بەغدا ڕێکەوین. بەڵام ئەوە بوو بە کۆمەڵێک ظروفە حکوومەتی بەڕێز عادل عەبدولمەهدی تێپەڕی و مزاهرات ڕوویا و نەگەیشتینە ئەوەی کە ڕێکەوتنەکە جێبەجێکرێگینا ڕێکەوتنێکی زۆر باشمان لەگەڵ بەڕێز حکوومەتی عادل عەبدولمەهدی کرد. دواتر بە حکوومەتی بەڕێز مستەفا کاظمی دروست بوو
ئەوە بوو کە ئەوان خۆشیان بۆ ساڵی 2020 نیانتوانی بودجیان هەبێ بە یەک لەسەر 12 ساڵی 2019 ڕۆشتن بەڕێوە. بۆیە ئەم مفاوەزاتە کارێکی زۆری پێچوو و بەڕاستی بە جوهدی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان، جوهدی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و اینجا بێتە سەر ئەو وەفدە دانوستانکارەی کە بەڕێز کاقوبات تاڵەبانی سەرپەرشتی کرد کە پشوو درێژ بوون کە زۆر پێوەی ماندوو بوون و ئەمەندەیان سەفەر کرد بۆ بەغدا و هاتن و ڕۆشتن. یعنی بەڕاستی پشوویەکی زۆری ئەویست بۆی پشوو درێژ بن، چونکە تووشی چەندین عەرقەلەی گەورەی سیاسی بوون، تووشی زەختێکی گەورەی عەلامی بوون، چ لە عێراق چ لە ناو هەرێمی کوردستانیش. بەڵام بەڕاستی ئەوانە نەچوونە ژێرباری ئەو بابەتە و هەتا دەرەنجامێکی باشیان بەدەستێناوە. لە ڕابردوودا چەندین تۆمەدا ڕاستی ئەم لیژنەی دانوستانە کرا کە بێدەسەڵاتن یاخود بێهێزن یاخود ناتوان یاخود هەرێم نیەتی نییە کە لەگەڵ بەغدا ڕێکەوێ یاخود باسیەوە کرا کە هەرێمی کوردستان عقدێکی 50 ساڵی نەوتی هەیە لەگەڵ تورکیا لەبەر ئەوە ناتوانێت لەگەڵ بەغدا ڕێکەوێ. هەموو شتانە ڕەوینەوانەیە و بەڕاستیش لە هەموو شتێکان گرنگ دەرئەنجامە نەک پرۆسەکە دوور و درێژ بوو بەڵام دەرئەنجامێکی باشی هەبوو بۆ هەموو گەلی عێراق. بەڕاستی جێی دەستخۆشیە بۆ هەموو ئەو کەسانی کە هەروەها لە هەمووی گرنگتر کاکەزانە یەکگرتووی نوێنەرانی کووردە لە بەغدا و هەروەها لەوەش خۆشتر لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەو پرسە توانیان هاودەنگ و یەکدەنگ و لەو پرسات پێکەوە، چونکە هەموو لایەنەکان بە تایبەتی لایەنە بەشداربووەکانی حکوومەت دەورێکی کاریگەریان هەبوو کە هەر یەکەیان لە لای خۆیەوانەیە بەپێی ئەو عیلاقاتانی هەیەیان بوو لەگەڵ ئەحزابی سیاسی لە بەغدا توانیان دەورێکی باشیان هەبێ و بەڕاستیش کوت لە سیاسەکانی عێراق ڕایان جیاواز بوو لەسەر ئەو پشکەی هەرێمی کوردستان. بۆیە مفاوەزاتەکە زۆر دوور و درێژ بوو، بەڵام سواز بەخوا کە نەتیجەیەکی باشی بۆ هەموو گەلی عێراق و لە زەمینی شەگەلی کوردستان هەبوو. بەڵێ کاک ڕێباز هەموو پرۆسێک کۆمەڵێک ستێپ و قۆناغی خۆی هەیە. یەکێک لەو ستێپانەی کە ئێستا زۆر جێی بەئاخی خەڵکە کە ئەوەیە کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان پابەند دەبێت یاخود ئەو نیەتەی کە لای بەغدا هەیە هیچ بربەستێک هەیە مەسەلەن وا بکات حکوومەتی بەغدا پابەند نەبێت. با ئێمە جارێ باسی بەشی هەرێمی کوردستان بکەین. ئێوە لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان نیەتی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەیان و بڕگەکانی مادەی 11تان هەیە؟ کاکە زانایان بەنسبەت ئەم بابەتەوە ئێمە بە جەنابتم باس کرد و بۆ بینەرانی بەڕێزیش کە هەرێمی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە ئەم حکوومەتە نیەتی ئەوە بۆ لەگەڵ بەغدا ڕێکەوێت و ئیلتیزام کا بە ڕێکەوتنەکەی و هەتا ئێمڕۆ. بەڵام ڕێکەوتنێک کە لە چوارچێوەی دەستوری عێراقا بێت کە لە چوارچێوەیەکا بێت هەیمەنە و تایبەتمەندیەکانی کە هەرێمی کوردستان هەیەی لە دەستی نەدات. بۆیە سپاس بەخوا کە ئێستا وا بوو، بۆیە بە تەکید 100% ئێمە ئیلتیزام بە جێبەجێکردنی هەموو ئەو بڕگانە ئەکەین کە واجبی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرامبەر بەغدا بیکات لەسەر مەسەلەی ڕادەستکردنی داهاتی نەوت، لەسەر مەسەلەی ڕادەستکردنی لە 150 داهاتی خاڵە سنوورەکان، لەسەر مەسەلەی دانەوەی قەرزی TBI بۆ ماوەی 7 ساڵ، هەروەها لەسەرەوەی کە ئێمە بڕگەی کیشیتایە کە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە ئەو پارەی لە بەغداوە دێت ئەولەوێتی پێدانی موچەی موچەخۆرانە اینجا دەچینە سەر بابەتەکانی تری تەشغیلی و ئیسtismاری. بە تەکید ئێمە ئیلتیزامی تەواو ئەکەین لە ئەنجومەنی وەزیران قەراری دراوە و هەموو ئەو کۆبوونەوانەی بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ وەفدی دانوستان کار کردوێتی تەکید لەوە کراوەتەوە کە ئێمە ئیلتیزامی خۆمان جێبەجێەکەین. هەر کاتێکیش توێ باری تەنفیزیەوە خەڵکی و میلەتەکەشمانی بینێ کە ئێمە ئیلتیزامەکەین و بەڕێز جەنابی کاقوبات تاڵەبانیش وەکو سەرۆکی وەفدی دانوستانکار لە دواشەوی کە بودجەکە پەسەند کرا لە بەغدا ئیعلانی کرد کە هەرێمی کوردستان و بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە قسەی کرد کە 100% ئیلتیزامەکەین بە جێبەجێکردنی بەرگەکانیەوە و جێی دڵخۆشیشە کە حکوومەتی عێراقیش بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقیش هەماهەنگە و لەسەر خەتەکە ئەوانیش ئەوەی لەسەریانە جێبەجێکن، چونکە ئێستا ماوەتەوە بینی هەردوو حکوومەت. بەڵێ چونکە مەسئلەی سیاسی و مەسئلەی یاسایی لەم پرۆژەیە تەواو بوو، ئێستا بوو بە بودجە بوو بە یاسا، ئەوە ماوەتەوە ئەم دوو حکوومەتە
تەنفیزی بکەن و ئالەتی جێبەجێکردنەکەشی لە زووترین کاتە وەفدی هەرێمی کوردستان وەفدە تەکنیکیەکان لە وەزارەتی مالیە وەزارەتی سامانە سروشتەکان ئەچنە بەغا بۆی لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی نەوتی عێراق و هەروە کۆمپانیای سۆمە دەستکەن بە ئالەتی جێبەجێکردنەکەی لەم مانگەوە چونکە ئەم بودجەیە لە مانگی چوارەوە دەکەوێتە کار لەبەرەوەی سێمانگی ڕابردوو لەسەر لەسەر 12 ساڵی 2019 عێراق چۆ بەڕێوە ئەوە مداولە و پێویستی بە مفاوەزاتی کێ بەڵام تەنفیزەکەی لە مانگی چوارەوەیە. بەڵێ کاکڕێ باز لەوە کرێ کە ئەو شاندەی کە ئەچێتە بەغدا و شاندە تەکنیکیە پرسێکی شەخاتە بەربازەوەی کە لە سێمانکی ڕابردوو بەشێک لەو پاشەکەوتە بەغدا بینێرێتووە بەسەر فەرمانبەران و موچەخۆران دابشکرێ شتی لەو بابەتە جێگەیە بێتەوە یان خودت قابلی دانووسانە بێ؟ یعنی ئەوە مەسەلەی پاشەکەوت نییە ئێمە باسی بودجاکەین چونکە بودجە بۆ ماوەی ساڵێکە لە مانگی یەک بۆ کۆتایی مانگی دوانزەی ساڵی 2021 بودجە کە قەراری لێیرێ لە پەرلەمان بۆ ماوەی ساڵێک جێبەجێکرێت تەمان لەبەرەوەی ئێستا دوا کەوتەوەی ئەو خلافە سیاسیانەی لە نێوان کوتلە سیاسەکانی عێراق خۆیان هەبوو لەسەر کێشەکانی ناوخۆی خۆیان و بەشێکیشی لەسەر ئەو پشکەی هەرێمی کوردستان بوو بۆ ئێستا دوا کەوت سێمانگێک ئەو سێمانگە ئەبێت تعویز بکرێتەوە تعویزەکەی بە شێوازێکی بە دانوستانێکی ترەکرێت بەڵام تەمان هەردوو لە ڕازین کە ئەوە بکرێت بەڵام پێویستی بە ئەوەیە مداولەیەکە دیسانەوە لەسەر ئەو سێمانگە ئایا ئێمە چۆن لەسەر یەک لەسەر دوانزەی عێراق ئەو بودجیان چۆن داناوە و نەوتیان سۆمە بە چەند فرۆشتێتی لەو سێمانگەی ڕابردووە و ئێمە ئەو داهاتەمان تەخمینی چەنە بینی هەردوو لەکە لەژێر چاودێری دارایی عێراق و چاودێری دارایی هەرێمی کوردستان بگەنە ڕقەمێک کە بۆ ئەو سێمانگەی ڕابردوودانێت تەمان پێویستی بە دانوستانێکی تر هەیە ئەوە بەڵام ینی ئەو مافێکی خۆمانەکە هی ئەو سێمانگی ڕابردووش وەرگرینەوە. بەڵێ کاک ڕێباز ئەگەر ئێستا وەک بەڕێزت ئەزانی کە 1970 ئەو داهاتانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی بۆ تەمیلی موچەی فەرمانبەران موچەخۆران بەکارەهێنرێ لێبڕینێک هەیە 121کەوەی لە ناو فەرمانبەران و موچەخۆران هەیە ئەم ڕێکەوتنە کاتێک کە جێبەجێ ئەکرێت و ئەو بڕەپارەیە کە بەپێی ئەو ڕێکەوتنە دێتە هەرێمی کوردستان کاریگەریە بێ لەسەرەوەی کە ئیتر لێبڕینی موچە نەمێنێت لە حکوومەتی هەرێمی کوردستانە؟ کاکزانە ئێمە لە یەکەم ڕۆژە ئەعلانی ئەومان کردووە کە ئەم بابەتە بابەتی لێبڕین نییە چونکە ئەو مەسەلەی دابشکردنی موچە و مەسەلەی موچەی موچەخۆران ئەوە مافێکی تەواو ڕەوای حەقی خۆیانە و هیچ منەتێکی تیانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەدی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابشکا بەڵام لە ئەنجامی ئەو قەیرانە یەک لە سەرەکانی کە ڕووی هەرێمی کوردستانی گرتووە و لە ئەنجامی ئەوەی کە ئێمە تا ئێستا نەگەیشت بووینە حەلێک لەگەڵ بەغدا نەتوانراوە موچە بە 100% دابش کرێ بۆیە ئەمە خۆگونجاندنێک بووە لەگەڵ ئەو داهاتی کە لە بەردەستی هەرێمی کوردستان بووە لە داهاتی نەوت لە داهاتی خاڵە سنوورەکان لە داهاتی گومرگ لە داهاتی باش لە داهاتی ڕسوماتی ناوخۆ بە هەمووی ئەم داهاتە ئەمەندە لە بەردەست بووە ئەو ڕقەمە لە 121 لێ بڕاوە واتە خۆیان گونجانوە لەگەڵ داهاتەکە ئێمە ئێستا چیەکەین پلانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەم وەفداچێتەوە بەغدا لە وەزارەتی دارایی وەزارەتی نەوت تێ ئەگەین بزەبت ئەو ڕقەمە چەنە کە لە حکوومەتی عێراقیەوە بۆ هەرێمی کوردستانیت لەگەڵ ئەو لە 150 داهاتی خۆمان کە ئەمێنێتەوانێ بزانین چ ڕقەمێک دەرەچێت چونکە ئێمە پێویستمان بە 895 میلیارد دینارە بۆی موچە لە 100% دابشکەین واتە عینزێکی 755 میلیۆن دلارەکات بۆیە پێویستمان ئەوەیە ئەم پارەیە کە هاتە بەردەستمان بە تەکید نیەت و پلانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەیە بە ئاراستی ئەو بڕوە کە 100% موچە بە بەڵام ناتوانین ئەم قەرارە بین هەتا نەزانین عێراق بزەبت چەندمان بۆ نێرێ بۆچی ژەماڵین چونکە ئێمە ئێستا بودجەکەمان تەسبیت بووە 13.9 بودجەی عێراقە کە لەسەر 130 تریلیۆن دینار دانراوە بەڵام حکوومەتی عێراق فەقەرەیەکی بۆ دروست کردووە لە بودجەکەیەوە کە لە زمانی بەڕێز حەیدەر عەبادی ئەم بابەتە هاتە پێشەوە ئەوەیە لەسەر ئینفاقی فعلی اینجا ئینفاقی فعلی لە مانگێک بۆ مانگێکی تر ئەگۆڕێت هەتا ئەوان ئینفاقی فعلی خۆیان تهدید نەکەن ئەو ڕقەمە دیار نییە کە چەند بۆ هەرێمی کوردستانیت بۆیە کە ئێمە ئەو ڕقەمەمانزانی بزەبت چەنە و لەگەڵەوەی خۆمان کە بەدەستمانەوە ئەمێنێتوانێ ئەگەر ئەو پارەیمان لەبەر دەست بێ بە تەکید ئەوە مافی تەواوی هەرێمی کوردستانەکە هەوڵین کە 100% لێبڕین نێڵین بەڵام ئەگەر
ئەگەر نەشمانتوانی ئەو لێبڕینە هەوڵین زۆر کەمتر بێت لەو لە سا 21 کە ئێستا هەیە. بەڕێستان کە وەزیری دارایی بوون کاک ڕێبازەوە ئێستا یاریدەدەری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستانن بەپێی ئەو خوێندنەوانی بەڕێزت بەپێی ئەو معلوماتانی بەڕێزت ئەو پارەیە بەشی ئەوەکە کە 100% موچەی پێدابەش بکرێت یاخود ئەگەر بەشیش نەکات ینی ئەو خۆگونجانی کە بەڕێزت ناو لێناوە چەندی کەمەکرێتەوە ینی فەرمانبەر و موچەخۆر خەڵکێکی زۆر چاوەڕی ئەمەوە بەشێکی زۆریشی حکومت ناوی لێناوە نەمە بەستم لەم بەرنامەیە بەڕێزت ناونا بەشێکی زۆری پرسیارەکانیش بۆ من ئەوە بوو کە ئەگەر 100%یش نەبێت نیەتی حکوومەت بە تایبەتی بۆ ئەو مانگە کەی دەرەکەوێ وەکو کات و ینی چۆنی ئەبێت مەسەلەن خۆگونجانەکەیان لێ بڕین لە سەرەتای ساڵی 2021ەوە ئێمە کۆبنەوەیەکمان کرد کۆبنەوەی ئەنجومەنی باڵای ئابووری لەوێ جەنابی سەرۆکوەزیران لە کۆبنەوەکە باسی ئەوەی کرد کە تەسپیتی کرد کە موچە 30 ڕۆژ جارێک جێبەجێ بکرێت و وەزارەتی دارایی و ئابووری ڕاستپارت کە 30 ڕۆژ جارێک موچە بدات خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو داهاتی لەبەر دەستێتی بۆچی ئێمە و قەرارەماندا چونکە ئەو کاتە ئەمەلمان نەمابوو بێ ئەمەل بووین لەوەی کە لەگەڵ عێراق بگەینە نەتیجە چونکە هەموو ئاماژەکان بەرەو ئەوە ڕۆشتن ئێمە نەگەینە ڕێکەوتن بۆیە ئێستا کە ئەو ڕێکەوتنە کرا و ئەو بودجەکە پەسەند کرا ئێمە بەرەو ئەمەلێکی گەورەترە ڕۆین بەرەو ئامانجێکی ترە ڕۆین بەرەو پلانێکی ترە ڕۆین بە تەکید ئەو بودجەی کە لە عێراقەوەیەت و لەگەڵ ئەوەی خۆمان ئەگەر گەیشتە ڕقەمێک کە لەسەر و ئەو تەوەقعاتی ئێمەوەیە کە بودجەمان موچەکەمان کەم کردوێتەوە لە پێناویە ئەو کاتە بە تەکید بڕێکی زۆر کەمە بڕێت یاخود 100% موچە ئەدرێت بەڵام دڵنیا بن کە ئێمە کار بۆ ئەوەکەین چ لە زمانی فەقەرەی لە مادەی 11کەشە هاتووە لە یەکێک لە بڕگەکانیە و چش وەکو نیەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەولەوێتی هەموو پارەکانمان یەکەم جار بۆ موچەیە دواتر بۆ مەسەلەی تەشغیلی و ئیسیسماری و کارەکانی ترە بۆیە ئێستا بەرچاومان ڕوون ئەبێت لە چەند هەفتەیەکی داهاتووە یاخود لە چەند ڕۆژی داهاتووە کە بزانین ئێمە لەگەڵ عێراق چ ڕقەمێکمان بۆیە تا کۆتایی بەوە دەرەکەوێت کە ئێمە چیەکەین قسەیەک بە ناوی بەڕێزت بڵاو بۆتەوە مەسەلم لە 1-2 پیجی سوۆشال میدیا بینیم هەرچەندە ئەمە زۆر هەندێکیان زۆر جێگەی اعتیبارنی بەڵام ئەڵن کاک ڕێباز وتێتی ڕەنگە مەسەلەن بۆ ئەم مانگە بتوانین 115 بێت ینی خۆگونجانەکە 115 بێت ینی لێبڕینەکە 115 بێت بەڕاستی ماشەڵا محلیلی سیاسی محلیلی ئیعلامی لە هەموو پیجەکان زیاد بوون یعنی بەدڵی خۆیان شتەڵێن گرافیک دروستەکان ڕسم دروستەکان کە بەناوی هەموو سیاسەکانەوە یاخود وەزیرە بەڕێزەکانەوە شت بڵاوکەنەوە بەڵام بەڕاستی من نە هیچ لە دوانێکی وام وتۆ بۆ هیچ شوێنێکی ڕسمی و نەشتی واشم وتووە چونکە ئەو بابەتە بەجێ هەڵراوە بۆ وەزارەتی دارایی و ئابووری کە مکەلەفە بەوەی 30 ڕۆژ جارێک موچە دابش بکات و خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو داهاتی لەبەر دەستیاتی بە کەمترین لێبڕین اینجا یعنی ئێمە تۆ ئەگەر دیقەت بە ئێمە سێمانگی ڕابردوو کە موچەماندا و خۆشتا لەگەڵ عێراقی ڕێ نەکەوتین لە 121مان بڕیوە بەڵام ئەگەر بە تەکید مادەم ئێمە لەگەڵ عێراق ڕێکەوتین ئەو لە 121 زۆر کەمە بێتەوە بەو هیوایم کە کەم بێتەوە لە 100% موچەبیری ئەمە نیەتی حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەڕێز سەرۆکوەزیرانەوە لە بەڕێز جێگیری سەرۆکوەزیران تا هەموو وەزیرەکان. بەڵێ کاک ڕێباز پرسێکی تر کە زۆر خەڵک پرسیاری لەسەرەکە مەسلەی دامەزراندنە بەتایبەت بە هەمیشەیکردنی گرێبەستەکان مەسلەی یەکەمەکان یەکەم و دۆم و سێمی زانکۆ پەیمانگاکان کە پێشتر قەرارێکی لەو زۆرە بوو و تەنانەت خەڵکێکی زۆریش کە لە زانکۆکان هیچ بەرنامە و پلانێک هەیە بۆ ئەم حاڵەتە یاخود بۆ وەڵامدانەوەی داواکاری ئەم بەڕێزانە. داواکاری هەموو بەڕێزانە داواکاریی ڕەوایە مافی خۆیانە و حکوومەت بۆ خزمەتکردنی خەڵکە بۆیە ئەوەی کە داوا لە حکوومەتەکرێت داوایەکی ڕەوایە بەڵام ئێمە لە چەند ساڵی ڕابردووە لە ساڵی 2014ەوە ئێمە 7 ساڵە بودجەمان نییە 7 ساڵە میزانی نییە هەرێمی کوردستان سەبەبەکەشی لەبەرەوە بۆ لە سەرەتای ساڵی 2014 حکوومەتی بەڕێز مالیکی بودجەی هەرێمی کوردستانی بڕی لەو کاتەوە ئێمە هیچ ڕێکەوتنێکمان نەبووە لەگەڵ عێراقا هەموو ڕێکەوتنەکان زارەکی بووە یاخود بە شتێکی مەزاجی و عیلاقات بووە بەشێکی بڕێکی کەم پارەیان ناردەوە بەڵام ئەمە یەکەم جارە ئێمە جارێکی تر لە ناو بودجەی عێراقا جێی خۆمان بکەینەوە بەباشی
و هەروەها خۆشمان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکمان ئامادە کردووە کە ئەبوایە لە مانگی سێ بمان بردایەتە پەرلەمان بەڵام بەهۆی ئەوەی کە چاوەڕێمان کرد بزانین لەگەڵ بەغاگەینە چی نەتیجەیەک اینجا ئێستا کە لەگەڵ بەغا گەیشتینە نەتیجە بودجەکەمان ئامادەیە لە بە زووترین کات لە زووترین کاتە دێتە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران پەسەند دەکرێت و نێرێتە پەرلەمانی کوردستان لێرەدا جوابی هەموو ئەم پرسیارانەیە کە جەنابەت باسیەکەی مەسەلەی میلاکات ڕێخستنەوەی میلاکات چاکسازی گرێبەستەکان کە چەندین ساڵە گرێبەستن و ئێستا داواکەن ببن بە هەمیشەیی یەکەم و دووەم و سێمی زانکۆ و پەیمانگاکان کە لە ساڵی 2016ەوە ئەوانە هەموو مافی خۆیانە کە ساڵانە ئەوانە وەکو مافیکی خۆیان وەکەوەی کە ئەوانە پلەیەکیان باشتر بڕیوە دا بمەزرێن بۆیە ئێستا ئەمانە هەموو یەخرێنە زمنی ئەو بودجەیەوە بەڵام تەعینات دامەزراندن لە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ساڵانی ڕابردوو نابێ بەبێ بەلێشاو خەڵک تەعین کرێت لەسەر ئەساسی حیزبایەتی تەعین کرێت لەسەر ئەساسی هەڵبژاردن و وعددان بە خەڵک تەعین کرێت نەخێت لەسەر ئەساسی پێویستی وەزارەتەکان و بەپی ئەو میلاکەی کە لەبەر دەستایە چونکە ئێمە گەورەترین گرفتمانەوەیە کە ئێمە ئێستا لە 1970 بۆ لە 1970 بودجەی هەرێمی کوردستان بۆ موچە ئەچێ و هەروەها ئەم ستاندەردەی کە موچەخۆران هەرێمی کوردستانی تێدا دەوڵەتێکی وەکو تورکیا کە دراوسێمانە لە 30 بۆ 35 خەڵکەکەی موچەخۆری حکوومەتە ئێمە زیاتر لە 16 بۆ هەفتایە ئەم ستاندەردە لە هیچ شوێنێکی دنیا نییە بۆیە ئەبێت خۆمان ڕێخینەوە بەڵام لەگەڵەوەشە ئەبێ هەلی کار بۆ گەنجان و بۆ خوێندکاران و قوتابیانی کە تەخەڕوجەکەن دابینکەین لە کەرتی تایبەتە چونکە یەکێکی کە لە پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بایەخدانە بە کەرتی تایبەت و وەبەرهێنان بۆ ئەوەی لەوێ جێ بۆ گەنجان و تازە دەرچۆکان بکەینەوە کە ئیشکەن چ لە قیتاعی خاص بێت چ لە ناو حکوومەت بێ بەڵام دامەزراندن ناوەستێت دامەزراندن چەندین ساڵە کەوەستاوە لەبەرەوە بۆ میزانێ نەبوو بۆ ئێستا کە میزانە هەیە بە پێی میلاک و بە پێی پێویستی وەزارەتەکان و کە هەموو وەزارەتەکانیش داوایان کردووە بەڵام بێت لە چوارچەوەی ئەو بودجەی خۆمانە ڕێکی خینەوە وەزارەتی دارایی لەسەر خەتە لەگەڵیانە و دواتر ێتا ئەنجومەنی وەزیرانش بۆ پەسەندکردنی بە تەکید لە پلانایە و بە تەکید کاری لەسەرەکرێ بەڵێ پلە بەرزکردنەوە یەکێکترە لە پرسیارەکانی خەڵک کاگرێ باز مەسەلەن فەرمانبەریی زۆریان هەندێک لە بەڕێزان پێشتر لە وەزارەتی پێشمەرگە ئەمە کرا بەڵام مەسەلەن ئەم پلە بەرزکردنەوەی وەستێنراوە کە ئەمە یاسایە و بەشێکی ڕێنمایە ئەمە تا چەند ئەمە شێرسێتەوە چوارچەوەی پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستان یاخود پێویستی بە قەرارێکی تری ئەنجومەنی وەزیرانە کاک زانا خۆی مەسەلەکە هەموو بابەتێک تەعینات بێت پلە بەرزکردنەوە بێت هەموو ئەمانە پارەی ئەوێت یعنی تۆ کە پلێک فەرمانبەرێک پلەکەی لە پلەیەکەوە چێتە پلەیشیکە معناوە کۆمەڵێک ئیمتیازاتی بۆ زیابێت موچەکەی زیابێت دەرماڵەکەی زیابێت ئیمتیازاتی تایبەتمەندیتی شەهادەکەی زیابێت زۆر شتی بۆ زیابێت حەقیەوەی کە پلەکەی بەرزکراوەوە کەواتە ئەمانە هەمووی ئەبێتە بودجەوێتە سەرشانی خەزێنەی حکوومەت و وەزارەتی دارایی و ئابووری بەڵام کە تۆ بودجە نەبوو یاخود ئیمکانێتەکە محدود بووە کۆم چەند ساڵی بەسەرمان هاتووە بۆی ئەمانە هەمووی ڕایگیرا بوون لە ناچاری بووە قەرارێک بووە کە لەسەر و ئیرادەی حکوومەتەوە بووە بۆیە ئێستا کە ئەگەر بودجەکەمان داناوە بودجەمان لە بەغداوە کە بۆیەت و کە ئەوەی خۆمان ڕێگەخینەوانی و ئەو چاکسازی کەیکەین لە داهاتی نەوت و لە خەرجەکانی نەوت ئەمانە هەمووی وامان لێکات لە هەموو ئەم پرۆسەی دامەزراندن و ڕێخستنەوەی میلاکات و پلە بەرزکردنەوە هەمووی لە چوارچەوەی ئەو بودجەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیبێت ئەوانش هەموو جێبکرێتەوەوانە بەڵێ کاک ڕێباز بەڕێستان من یەکێک لە تەوەرەکانم بودجێ هەرێمی کوردستان بوو لەماوەی ڕابردوو باس و خوازە سەر بودجێ هەرێمی کوردستان گەرم و گوڕ بوو و تەنانەت بەرپرسێکی وەزارەتی دارایی لە بەرنامەیەک بێمەی وتی ئێمە چاوەڕوانی بەغاکەین ئێستا پرۆژە یاساکەی بەغا بۆ بە یاسا ئەنجومەنی وەزیران کەی بڕیارێک لە پرۆژە یاسای بودجێ هەرێمی کوردستانەدا ئەگاتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی هەموو چاوەڕوانیانی خەڵکەیەتی و ئێوەش هەتانە لە هەرێمی کوردستانیش بگاتە ئەنجام دەربارەی یاسای بودجە بەتەکید هەفتەیدا ئەم هەفتەیانی لە سەرەتای ئەم هەفتەیە و کە لە بەیانی و دەستپێکە ئەو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەکرێت لەو کۆبوونەوەیە هەم تاوتوێی ئەو کارانە ئەکرێت کە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لە بەغدا ئەنجامی داوە و تاوتوی بودجەی عێراق ئەکرێت و هەروە ستایشی ئەو وەفدەی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان و
جەنابی جێگری سەرۆکوەزیرانە کرێت کە سەرۆکایەتی وەفدەکەی کردووە و هەروەها لەوێش تاوتوی ئەوە ئەکرێت کە بە زووترین کات وەزارەتی دارایی وەزارەتی تەختیت ڕائسپێرن ئەو بودجەی ئامادەیان کردو بینێرنە ئەنجومەنی وەزیران بۆی لەوێش تەواو پاکتاو بکرێ و پەسەند بکرێ و بنێرێتە پەرلەمانی کوردستان و ئێمە ناڵم دواکەوتنی ئێمە ئەبووای لە مانگی سێ ئەوە بکرایە بەڵام بەهۆی ئەوەی کە چاوەڕێمان کرد بزانین بەغداد چیەکە چونکە ئەگەر ئێمە خۆمان بودجەکەمان دانایە بەبێ بەغدا بە تەکید ئەو ڕقەمە نەئەبوو کە لە چاوەڕوانی خەڵکی کوردستانە بێ و یاخود دیسانەوە خۆ گونجاندنێکە بوو بەس بۆەوەی کە بەڕێوە بچی زۆر سێکتەر هەبوو وای لێمان لابردایە مەسەلەی تەشغیلیمان ئەبووە زۆر کەم کردایەتەوە مەسەلەی لێبڕین ئەبووە باس بکرایە مەسلەی ئیسtismار هەر دەربهێنرایە بەڵام ئێستا ئەوانە هەموو یەنەوە ناو بودجەکە لەبەرەوەی ئێمە لەگەڵ عێراق ڕێکەوتوین چاوەڕێ ئەوەمان کردەوە بە تەکیدەوەی ئێمەش حازرە و هەروە وەزارەتی ینی سامانە سروشتەکان ئەوانیش سەررجەم داهاتەکانیان ئەهێنە ناو ئەم بودجەیەوە و هەروە سەررجەم خەرجەکانیان و سەررجەم ئەو قەرزانەی کە کردویانە لە ڕابردوو و سەررجەم ئیستحقاقی شەریکاتی نەوت هەموو ئێنە لە زمانی ئەو بودجەیە کە دێتە پەرلەمان و کە دێتە بڵاوکرێتەوە دوایی کە پەسەند دەکرێت لە پەرلەمان هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەواوی ئەم وردەکاریانە ئەزان و هەموو بە شەفافی دێتە بەردەمیان چ داهاتی نەوت چ داهاتی غیرە نەوتیش. زۆر باشە کاک ڕێباز باست لە داهاتە نەوتەکان کرد یەکێک لەو پرسیارانەی کە ئەمانگەڕێنێتەوە بۆ یاسای بودجەی عێراق ئەو ڕێکەوتنەی کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیەی تا ئێستا لای هاوڵاتی ئەو پرسیارە هەیە. هەرێمی کوردستان باز لەوە کرێ $9 یان $10 کەمتر لە نرخی سۆمۆ نەوتەکەی ئەفرۆشێت. ئێستا ئەو کورتێنانە چۆن پڕەکاتەوە ئەمە وا ناکات کە هەرێمی کوردستان لە ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغدایە بڕێکی زۆر کەم پارەی بۆ بمێنێتەوە کۆی شارەزایانی دارایی و ئابووری باسی لێوەکەن. کاکزانەگیان با من بۆ جەنابتی ڕاست کەمەوە ئەو بابەتە چۆنە ئێمە $9 لە سعری برێند کەمترە فرۆشین نەک لە سعری سۆمۆ. چەندی فەرقە لەگەڵ سعری سۆمۆ سێ بۆ من تازە بوو ینی کاک ڕێباز ڕێگە بۆ بینەرانیشم هەر ئەو بەراورد دەکرێت بە نرخی سۆمۆ. ئێمە نرخی ینی نەوت کە وەکو ستاندەردی کە لە دنیا نەوتی پێفرۆشن بەپی برند دەفرۆشن ئێمەش بەپی برند نەوتە فرۆشین ئێمە $9 یاخود جاری وای $10 لە برند کەمترە فرۆشین بەڵام سۆمۆ ئەویش بە نرخی برند دەیفرۆشێ بەڵام ئەو لەوەی ئێمە کەمترە ینی فەرقی جیاوازی سعری سۆمۆ و برند کەمترە لەوەی ئێمە بۆیە ئەوەی ئێمە کە ئەڵین بە سعری سۆمۆ یعنی لەوانێت چەند $، ئێمە دیسان ئەبێ وەکو سۆمە خۆمان وەکو سۆمە بگونجێنین ئەگینا ئێمە $9 لە سۆمۆ کەمتر نین $9 لە برێند کەمترین سۆمەش خۆی هەر عینەشت کەمتر لە برێند دەفرۆشێ ئەمەش پەیوەندی بە کۆمەڵێک شتەوە یەکێک لەوانە API-یەکەی ئێمە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی عێراق یعنی کوالیتیەکەی نەوتی عێراق باشترە لەوەی ئێمە بۆیە ئەوە کراوە دووش بابەتی بە بازارکردن و مەسائلی یاسایی و مەسائلی ئەوەی ئێمە دەوڵەت نین ئەمانە هەمووی کێشەی بۆ دروست کردین کە ئەو نرخی ئێمە کەمتر بێت لە سۆمۆ یاخود کەمتر بێت لە نرخی برێند بەڵام ئەم ڕێکەوتنە گەورە ئەم یاخود ئەم جێکردنەوەی بودجەی ئیستحقاقی هەرێمی کوردستان لە زمانی بودجەی عێراقا گەورەترین ئینجازە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە ئێستا فرۆشتنی نەوتمان بووە چوێت چوارچێوەی یاسای بودجەی عێراقەوە ئەمە دەرگایەکی باشمان بۆ کاتەوە کە ئێمە لە زۆر کێشەی یاسایی لەگەڵ تورکیا لەگەڵ دادگای پاریس لەگەڵ ئەو کێشە دیزاعی لە بینی تورکیا و حکوومەتی عێراق بوو لەسەر مەسەلەی فرۆشتنی نەوتێری کوردستان ئەمانە چارەسەر ئەبن بۆیە ئەمە وا کات لەوانەیە ئەو نرخی نەوتەی ئێمە کە لە برێند کەمترمانە فرۆش بەرزتر بێتەوە باشتر بێت لەوەی جاران چونکە ئەو مەسائلە یاسایی و یاخود ڕسمیتر ئەبین لە جاران چونکە ئەو کاتەیەمە وەکو هەرێمێکەمان فرۆشت نەچوو بە زمانی چوارچێوە یاسای عێراق و یاخود کڕیارەکانتان گەرم و گورتر نابن ینی کاک ڕێباز ینی کڕیارەکانی نەوتی کڕیارەکان گەرمترە بن کڕیارەکان بە باشتریەنە پێشەوانێ و ئەمە یەکشتی کەژەیاتەوە بە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان جاران یاخود لە ڕابردووە بۆ ئەوانەی کە ئینتاجی نەوتی هەرێمی کوردستانیان کردووە یعنی نەوتی هەرێمی کوردستانیان دەرهێناوە ئەوانەی کە نەوتی هەرێمی کوردستانیشان کڕیوە هەموو ئەوان مەرجی خۆیان ئەسەپان بەسەر هەرێمی کوردستانە لەبەرەوەی ئێمە مشکلەمانە بوو لەگەڵ عێراق و یاخود
کۆمەڵێک شت هەبوو ئەوانە وەکو مەرجێک بەسەر ئێمە بڵێن ئێمە مشکلە بە خۆمان دروستەکەین لەگەڵ عێراق گەر بینەوە لەگەڵ ئێوە بکڕین بەڵام ئێستا ئەوانە نامێنێت بۆیە ئیتر هەرێمی کوردستان دەتوانێت بە شێوازێکی تر هەم لەگەڵەوانی کە نەوت دەرەێنن هەم لەگەڵەوانی کە نەوتمان لێکردن مامەڵە بکات وە ئەو خەرجیە زۆرەی لە ساڵانی ڕابردوو لە دەرهێنانی نەوت کراوە هەمووی دائابەزێت و ئەوە دیسانەوە گەڕێتەوە بۆ خەزێنەی هەرێمی کوردستان و بۆ هاونیشتیمانان هەرێمی بەڵێ کاگڕێباز یەکێک لەو پرسیارانەی هەیە بازەوە ئەکەن ئایا فەرقی نرخی سۆمۆ لەگەڵ نرخی هەرێمی کوردستان چەندە ینی بە دقیقی لای بەڕێستان هەیە؟ وڵای من ناتوانم ئێستا بە دقیقی پێ بڵم چونکە ئەم نرخە ڕۆژانە ئەگۆڕێت ئاڵگۆڕە بێت بەڵام ئەو ژمارە زۆرە نییە کە جەنابەت ئاماژت پێە بەڵام چەند دۆلارێکی فەرقا ئەویش ناڵم لە داهاتوە ئەوەش گۆڕانکاری بەسەرێت بەپی شێوازی تازە معاملە یاخۆی مامەڵەکردنی وەزارەتی سامانە سروشتەکان هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکانی نەوت. بەڵێ کاگڕێباز بەڕێزت باست لەوە کرد کە ئەم ڕێکەوتنە غیتایەکی یاسایی ژەدا بە فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستاندا کە ڕەنگە لەمە دو هەرێمی کوردستان قانونی تر و بتوانێت مەسەلەن ئازادانەتر مامەڵە بکات. ئێستا باز لە پرسێکی تر دەکرێت کە لە ماوەی ڕابردوودا زۆر قسەی لەسەر کراوە پرسی چاکسازیکردن لە مەلەفی نەوت لە مەسلەی عەقدەکان لە مەسلەی سکورێتی لە مەسلەی بۆڕی نەوت لە مەسلەی تەنانەت فرۆشتن. پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چیە بۆی بێداچوونەوەیەک بەم پرسەدا بکە چونکە لە ڕۆژی ڕێکەوتنەکەەوە کە بجە پەسەند کراوە باز لەوە کرێ گەر هەرێمی کوردستان چاکسازی نەکات ئەگەری هەیە جارێکی تر ڕوبەڕووی مەترسی گەورەتر ببینەوە لەسەر دارایی و ئابووری هەرێمی کوردستان. ئێمە یەکێکی کە لە ئیجابیاتی ئەم یاسایی بودجێ عێراقە کە پەسەند کراوە دووشتی بەسەر هەرێمی کوردستانە فەرز کردو کە وێ بیکەین. یەکەمیان یەکڕیزی ناوماڵی خۆمان کە حکوومەتی هەرێمی کوردستان چوارچێوەکەیەتی بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان کە ڕێخستنەوەی سەرجەم داهاتە ناوخۆیەکانی خۆمانە لە خاڵە سنووریەکان لە باج لە ڕسومات لە داهاتی وەزارەتەکان بۆ ئەوەی ئێمە ئەبێت لە 150 داهاتی ناوخۆواتە داهاتی خاڵە سنووریەکان ڕادستی بەغدا بکەین چونکە ڕقابەی مالی عێراق و ڕقابەی بە تەنسیق لەگە ڕقابەی مالی هەرێمی کوردستان یەم چاودێری ئەو بابەتاکەن کەواتە ئەوە بە ئیجباری ئەبێت هەم خۆمان ڕێخینەوە هەم چاکسازی بکەین وەلەو یعنی لە پێشتر لە ساڵی 2019ەوە لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستانە چاکسازی دەستی پێ کردووە بەڵام پرۆسەیەکی دوور و درێژە بەڵام کۆمەڵێک عەرقەلەی سیاسی و یاخود هەندێک جار ململانەی حیزبەکان یاخود لایەنەکانی بەشدار ناو حکوومەت یاخود هەندێک ئەشخاص بوونێتە ڕێگر لەبەر ئەم بابەتە بەڵام ئێستا بە ئیجباری بەپێی ئەم بودجێ عێراق بێت ئەو چاکسازیە بکرێەوە هەموو ئەو ڕێگرانی لە بەردەمیات هێبێ نەمێنێت چونکە تازە هەموو لایەنە سیاسەکان بەیەکەوە ئیقراری ئەم یاسایان کردو بە هەموو لایەک پشتیوانیوان کردو کە حکوومەتی هەرێم لەگەڵ عێراق ڕێکەوێ ئەمە بابەتێکیان بابەتی دومیان مەسەلەی نەوتە ئێمە بێت داهاتی 250,000 بەرمیل ڕادستی بەغدا بکەین واتە ئەو بەشە نەوتی کە بۆمانەمێنێتەوە بە دوو بابەتە بابەتێکیان بۆ پێداویستی ئیستهلاکی محلیە بابەتەکەی کەشیان ئەو پارەی کە لەوە دەستمانەکە ببین بە ئینتاجی شەریکاتی نەوت و ئەو قەرزانی کە لەسەر نەوت کردومانە لە ڕابردووە بۆیە ئێمە پێویستمان بەوەیە ئەم داهاتەمان باشترکەین بەچی باشترە بێت بە کەمکردنەوەی ئەو خەرجیانەی ئەو خەرجە زەبەلاحانی کە کراوە لە بواری نەوتە و پێداچوونەوە بە سەر جەم گرێبەستەکانی وەزارەتی سامانە سروشتەکان لەگەڵ شەریکاتی نەوت چونکە لە ڕابردووە لەوانێت زروفێکی وا هەبوو بێ کە هەم تەجروبەی زۆری حکوومەتی کوردستان نەبووە لە مەسەلەی نەوتە و هەم مەجبور بووین لە پێناوی شەریکەیەک ڕازیکەین بێت نەوتمان لێ بکڕە یا بێت نەوتمان بۆ ئینتاجکە لەبەری ئێمە خۆمان کێشەمان هەبووە لەگەڵ عێراقا مەجبور بووین بە مەرجەکانیان ڕازی بین بەڵام لەمەدا مەجبور نین بە مەرجەکانیان ڕازی بین بە پێچەوانەوە ئێمە ئێستا غیتایەکی یاساییمان هەیە ئێمە مەرجی خۆمان ئەسەپێنین بەسەر ئەو شەریکاتانە و هەموو ئەو مەبالیغە گەورانی کە سرف کراوە وای جاری وای کردووە لە داهاتەکەش زۆرتر بووە ئەوە چارەسەر دەبێت و بەتەکید دەستیش پێ کراوە کاری زۆر باشیش کراوە لە داهاتوویەکی نزیکە دەرەنجامەکەی بۆ خەڵکی کوردستان لە ڕێی ئەو تەدقیقەی کە دیلۆ دەیکا بۆ خەڵکی کوردستان دەرەکەوێت. زۆر باشە پرسێکی تر هەبوو پرسی چاکسازیکردن لە خاڵە سنووریەکان کە ڕێباز ئەمە تا چەند مەسەلەن ئێوە جددین لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەری بۆ ئەوی بتواندرێ ئەمەش
کە بەشێکی ڕێکەوتنەکەیە نیوەی ڕێکەوتنەکە پەیوەندی بە داهاتی خاڵە سنووریەکان داهاتە نانەوتەکان هەیە ینی ئەمش ڕێک بخرێتەوە لە تەواوی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان تا چەند هەنگاوی بۆندراوە ئەم بوارە ئەوەش وەکو بە جەنابتم باسکەری ینی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگی ڕاست پاردبوو کە هێزێکی هاوبەش دروست بکەن بۆ ئەوەی کە قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان نەهێڵرێت و سەرەتاژ لە ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران و ئەو دەواازانە دەست پێ بکات دواتر بێتە باشماخ و پەروێزخان و ناوچەکانی تر بەڵام تا ئێستا نەتۆتە بواری جێبەجێکردنەوە لەبەری وەکو بە جەنابتم وت بەڕاستی ئێمە هەندێک جار خلافاتی سیاسی یاخود ململانی سیاسی ناوخۆی خۆمان وای کردووە کە ڕێگری لەوەی کردوین هەم چاکسازی بکەین هەم خۆمان ڕێخینەوە بەڵام لە دوای پەسەندکردنیان بودجێ ئەمە بە ئیجباری ئەبێت بیکەین چونکە ئێمە پێویستمان بەوەی لە 150 ئەم داهاتە ڕادستی عێراقین و عێراق تەسبیتی ئەوەی کردووە کە خۆی بە ڕقابەی مالی هەردوو لە یەک تەدقیق لەوە کابزانێ داهاتەکە حقیقەکە چەنە و چەندێ بێ بگەڕێتەوە بۆ ئەو چەندێ بۆ هەرێمی کوردستان خۆی بێ بۆیە پێویستە خۆمان پێشەوەی ئەمە ئیجبار بکرین پێشەوەی حکوومەتی عراقی بێ ئەمەمان بەسەرا بسەپێنێ پێویستە لایەنە بەشداربووەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان خۆیان ئەم هەنگاوە جددیە بنێن چونکە لە کۆتایی ئەمە بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و میلەتەکەمانە و ئەم حکوومەتە مڵکی یەک حیزب و یەک شەخص نییە ئەم حکوومەتە حکوومەتێکی ئیتلافیە لە کۆمەڵێک ئەحزابی بەشدار لەم حکوومەتە پێکانراوە و نوێنەری ڕاستەقینی هەموو حیزبانە وەزیرن و ئەندامی ئەم حکوومەتەن من پێم وایە یعنی لێرە وەکو دەرفەتێک لە ڕێی جەنابتەوە باسی کەم حیزبەکان ئەوەندەی لە ئیعلام و لە ڕاگەیاندن قسە لەسەر حکوومەتەکەن پێویستە نوێنەرەکانیان بانکەن بۆ ناو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبەکانی خۆیان لەوێ بە دوواداچوون بکەن بۆ ڕاستی و دروستی ئیشەکان چونکە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە جەنابی سەرۆکوەزیرانەوە لە جەنابی جێگری سەرۆکوەزیرانەوە هەموو وەزیرەکان هەماهەنگی و وەکو یەک تیم ئیشەکەن و هیچ قاڵبێکی حیزبی لە ناو ئەنجومەنی وەزیرانە نابینرێ بۆ ئەگەر حیزبە سیاسەکان ئەو نوێنەرانە نوێنەری خۆیان لە ناو حکوومەتە دایان ناوە پێویستە لە ڕێی ڕقابەکردنی نوێنەرەکانی خۆیانەوە یاخود لێپرسینەوە لە نوێنەرەکانی خۆیان لە ناو چوارچەوەی کۆبوونەوەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبەکان بکرێ نەک لە ئیعلامە هەم بۆی کە ئێمە دۆخێکی ئارام بۆ خەڵکی کوردستان دروستکەین هەر کاتێک حکوومەتی هەچ کاتێک لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان یەکڕیز بوو بێتن هەر کاتێک دۆخێکی ئارام لە هەرێمی کوردستانە هەبوو بێت دۆخی دارایی بەرەو باشترە ڕوات لە عقاراتەوە لە بازارکردنەوە لە تیجارەتی سەرحدودەکانتەوە واکات هەم داهاتی هەرێمی کوردستان هەم کۆمپانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش لە دەوڵەتانی دراوسێ لە دەوڵەتانی ئەوروپی کە سیرەکەن دۆخێکی ئارامتر لە هەرێمی کوردستان هەیە لە چاو عێراقا هەموو دێن لێرەوە بەرهێنانەکەن لێرە تیجارەتەکەن بۆیە ئەمە زۆر گرنگە کە دۆخێکی ئارام مەزدەری سەرەکی باشبوونی دۆخی بژانەوەی ژیانی خەڵکو و باشبوونی دۆخی ئابوووریە بۆیە بە تاکید ئەبێت ئەو چاکسازیە بیکەین مەجای ئەوەی تیانە پلان بیبێ بڵێ قەینا نایکەین ئەبێ بکرێت ئەبێت چاکسازی بکرێت بۆ ئەوەی هەموو خوار و خێچانی لە ڕابردوو کراوە ڕێک کرێتەوانێ اینجا ئێمە پێویست ناکە بە دوای ئەوە بگەڕین سەبەبەکەی چه حکوومەتێ بووە چ شخصێ بووە ئەوە تازە ئەمریکی واقع ئەو ڕوویاوە ئەوەی مهمە ئێستا بڵین لێرەدا بەسە بەرەو هەنگاوی باشتر بڕین چونکە خەڵکیش میلەتەکەشمان ئەو ئیرادە گەورەی کە چەندین ساڵەوای کردو ئەم کیانە ئەم حکوومەتە بمێنێ بەوەی ئیرادی خەڵکی کوردستانەوە بووە بەڵامی تر ئەویش پێویستی بەوەیە تعویز کرێتەوە بۆی دۆخێکی باشتر و ژیانێکی باشتری بەدابین کرێ بەڵێ کاک ڕێبازێکیشتر لەو پرسانە مەوزوعی هەر موچە و موچەخۆران نییە مەسەلەن کۆمەڵێک پرۆژێکە ڕاستەخۆ کاریگەریە بێ لەسەر هەلی کار دەستی کار خاوەن پیشەکان مەسەلەن بازار تا چەند لە پلانتانە کە لە دوای پەسەندکردنی بودجەوە جم و جۆڵێک لەگەڵ کەرتی تایبەت بخەنەوە گەڕ و کۆمەڵی پرۆژەی تەواو نەکراو هەیە پلانێکی بۆ دابدرێ کۆمەڵێک ڕێگەوبان هەیە چارەسەر بکرێت کە ئەمە هەم پرۆژەیەکە و تەواو بێ و هەم هەلی کاریشی دروستە بێت بۆ زانیاری جەنابەت طبعاً من تۆزە لەمە پێش ئاماژەم پێیا کە ئێمە لە ڕابردوو نیازمان هەبوو تەنها ئەگەر بودجەشمان هەبێت تەرکیزکەینە سەر مەسەلەی موچە و تەشغیلی بەڵام ئێستا کە لەگەڵ عێراق ڕێکەوتوین تەرکیزەکەینەوە جارێکی سەر بودجەی ئیسtismاری کە طبعاً بودجەی ئیسtismاری لە وەزارەتی تەختی کە دانرێ لەسەر پەرەپێدانی پارێزگاکان و پرۆژەی وەزارەتەکانە بە تەکید ئێمە پلانمان یەکەم جار بۆ ئەوەیە کە ئەو پرۆژانی کە
نیوەی تەواو کراوە یا لە سەدا هەفتای تەواو کراوە دەستکەینەوە بە تەواوکردنی لە سەدا سەدی و پرۆژەی نوێش بە تایبەتی لە جادەوبان لە دروستکردنی قوتابخانەکان نەخۆشخانەکان هەروەها جسر و ڕێگەوبانی نوێ بینی شارەکان هەمووانە بخینەوە زمانی ئەو بودجەیە کە پێڵن بودجەی ئیسtismاری بە تەکیید پلانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە سەرەتای کابینەی نۆش کە بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان یعنی کارنامەی حکوومەتی خوێندەوانێ تەرکیزمان لەسەرەوە بوو کە کەرتی تایبەت لە هەموو ڕوویەکەوە احتیمامی پێبین گەشتیاری کشتتوکاڵی تیجاری سناعی هەموو بابەتانە ببورجێنینەوە چونکە دوو سوودی لێ بینین هەم داهاتی هەرێمی کوردستان زیاکە هەم هەلی کار بۆ گەنجان ئەڕەخسێنێت بۆیە خەڵک هەموو تەرکیزی لەسەر تەعینات نەبێت لە حکوومەت بەڵکو لە کەرتی تایبەتیش و ئەو کاتە تۆ کە خەڵک ئیشی هەبوو زۆر داواکاری ناکە کە حکوومەت تەعینیکە ئەو کاتە من بە دڵنیایی شەوانێ موچە و یاخود داهاتی خەڵک لە کەرتی تایبەت زیاترە لەوەی کە لە حکوومەت دەستیەکرێت بۆیە بە تەکید لەم بودجەیە تەرکیزێکی تەواوکرێتە سەر بژانەوەی کەرتی تایبەت. بەڵێ کاک ڕێبازێکێک لەو پرسانەی کە لەمەوەی ڕابردوو تا ئێستاش هەیە پرسی لا مرکزیە کە هەندێک هێزولایانی سیاسی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زوتنەوەی گۆڕان داوایەکەن و لە کارنامەی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستانی هەیە ئەمە تا چەند پرسێکی جددیە لای حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسەکانی بۆ جێبەجێکردنی ڕەنگە ئێستا بەرچاو ڕوونتر بن بۆ پرسی لا مرکزی لە هەرێمی کوردستان لە تەواوی هەرێمی کوردستانە. من دڵنیای جەناب دەکەم کە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جەنابیشت باسی کرد یەکێک لە فقارەکانی ئەوەیە کە لامەرکەزی لە هەرێمی کوردستان پەیڕەو بکرێت تەمان کە تۆڵی لامەرکەزی بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئیدارە سربەخۆکانیش واتە بۆ پارێزگای دووهۆک هەولێر سلێمانی هەڵەبجە پاشان ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینیش ئەوەی کە گرنگە ئەوەیە کە هەنگاوی جدی نراوە بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لیژنەیەکی لە کۆمەڵێک وەزیری بەڕێز پێکێناوە و ئەم وەزیرە بەڕێزانە سەردانی هەموو لایەنە سیاسیەکانیان کردووە سەردانی یەکێتی نیشتیمانیان کردووە سەردانی بزوتنەوەی گۆڕانیان کردووە سەرداری پارتی دیموکراتی کوردستانیان کردووە و هەموو کۆکن لەسەرەوەی کە ئەم لامەرکەزیەتە واتە دەسەڵات شۆڕ بکرێتەوە بۆ ئیدارەکان لە پێناوی کارئاسانی بۆ خەڵک بەڵام لە ڕابردوو چەندین جار بەرەو فکرێتێکی کە برا بەرەو ئەوە براکە وەکو بیرێکی دوو ئیدارەی یاخود شارێک لە شارەکان ڕەبت کرێ بە بەغداوە بۆیە خاوبوونەوەیەکی پێوە دیار بوو بەڵام وەکو مەسلەی کە جەنابە دەڵی جددیەت هەیە بەڵێ بە جددیەتێکی تەواو کاری لەسەرەکرێت لە ئەنجومەنی وەزیران و تەنسیقێکی تەواو لە بینی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هەیە لەسەرەوە بابەتە کە ئەبێ لامەرکەزیەت جێبەجێ بکرێەوە جێبەجێژەکرێت بەڵام بەو شێوەی کە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان هاتەوە بۆچی من ئەماڵێم چونکە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێک هاتن کە حکوومەتی کابینەی نۆ دروستکەن لەوێ پێکەوە ئەم کارنامەیان نووسیەوە واتە مەکتەبی سیاسی هەموو حیزبەکان لەسەر ئەم کارنامەی ڕێکەوتن اینجا بوو بە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە پەرلەمان خوێندیەوە واتە لەوێ مەسلەی لامەرکەزیەت تیا جێکراوەتەوە لەسەر ئەو ئالێتە ڕێکەوتون ئێمەش ئەو ئالێتە جێبەجێەکەین بە تاکید. بەڵێ کاگرێباز من دوا پرسیارمەوە ئەبێت مەسەلەن بەپێی هەموو ئەو معلومات و زانیاریانی لای بەڕێستا لە پلانەکانتانە هەیە ئەم ساڵ ئەگەر نرخینەوەت بەو شێوەیە بێ و هەرێمی کوردستان کە چۆتە ناو ڕێکەوتنەوە ئەکرێ بڵێن ژیان و ژیاری خەڵک بەرەوچێ ینی بە کورتی بێ ینی وەکو بەرچاو ڕوونیەک بێ بۆ خەڵک سوپاس دەکەم. من هیوای تەندروستێکی باش بۆ سەرجەم خەڵکی کوردستان و عێراق خوازم کە لەم نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسە نەجاتمان بێ و ئینشەڵا هەموو گەلانی دنیاش ئەمە یەکێک بۆ لە فاکتەرە هەرە سەرەکیەکان کە تەئسیری لە بژێوی ژیانی خەڵک و باری ئابووری هەرێمی کوردستان کردو بە مۆزوعی کەرەنتینەوە و ئێستا شەوکە و قەراراتانی ئەیرێت هەمووی زەرەر لە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانەیەات کە بەداخستنی شوێنەکان بۆیە ئەمە یەکێک لە بابەتەکان بابەتی دووەمیشانەوەیە ئێمە چەندین جار تووشی شەڕی گەورە بووین لەگەڵ داعش تووشی کاندێک کارەسات بووین کە لەسەر و ئیرادەی خۆمانەوە بوو ئەم دوو بابەتی لە دەرچێت بابەتی کۆرۆنا و یاخود بابەتێک کە لەسەر و ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت من هەموو لایەک دڵنیاکەم کە لەم ساڵەوە ڕوئایەکی تەواو هەیە کە بەرەو بوارێکی باشتر بەرەو بژانەوەیکی باشتری ئابووری و
گەشەسەندنێکی زیاتر بڕۆین بۆ خەڵکی کوردستان طبعاً هەموو ئەوانی لە ڕابردوو تەحمل کراوە بەهۆی ئیرادی خەڵکی کوردستانەوە بووە بە سوپاسێکی زۆرەوە و ئێستاش دڵنیام کە ئێمە ئەچینە قۆناغی کوێنەوە و ئەم بابەتەی کە لەگەڵ عێراق ئێمە ڕێکەوتوینەوە ئەم بودجەی کە لەگەڵ عێراق پەسەند کراوە دەرگایەکی زۆر باشی بەڕووی هەرێمی کوردستان کردوێتەوە کە بچینە قۆناغی کوێنەوە و هەر دوێنێش بەڕێز جەنابی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ بەشێکی زۆر لە کوتلە سیاسیەکانی عێراق قسەی کرد بۆ سوپاسکردنیان و بۆ هەماهەنگی زیاتر بۆیە ئێمە تا لەگەڵ بەغداد لە جەوێکی باشی سیاسیا بین و لە جەوێکی باشی ئارامیا بین بە تەکید لە جەوێکی باشی بژانەوەی ئابووری شابینەوە ئینشاءڵڵا بەرەو ئەوە ڕۆین. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەناڵی کورساتیش سوپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵ مام نێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوایەوەی ئینکە هەمومان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین بۆ ئەوەی ئەم شەپۆلەی کۆرۆنایش تێپەڕێنین پانۆڕاما پێشکەشکرا خواتان لەگەڵ